پێنجەمین پانێڵی چرای چەوساوەکانە لە ڕانیە بۆ ژمارەیەک لە ئەندامانی پەرلەمانی پێشوو و ئێستای عێراق و چاودێرانی سیاسی ساز کراوە. سەرۆکی ڕێکخراوەکە دەڵێت ئامانجیان لە سازکردنی پانێڵەکە گەشەپێدانی سیاسی و هەڵوێستەکردن لەسەر ڕووداوە سیاسیەکانی هەرێم و بەغدایە. وەکو ڕێکخراوی چرای چەوساوەکان پێنجەمین دەداری ڕێکخراوەکەمان ئەنجامدا لەژێر ناونیشانی چارەنووسی موچی فەرمانبەران لە نێوان هەنادەی نەوتی هەرێم و یاسای بجێ عێراق بۆ ژمارەیەک پەرلەمانتاری ئێستا و پێشووی ئەنجومەی نوێرانی عێراق ئامانجمان لەو چالاکیانە گەشەپێدانی سیاسی و گەشەپێدانی حکومڕانێتی تەندروستە لە هەرێمی کوردستان و عێراق و بە دامەزراوەکردنی دامەزراوەکان و لە ڕێگەی ئەم پانێڵانە ئاشناکردنی گەنج و چین و توێژەکانی دەڤەری ڕاپەڕینە بۆ چالاکیانەمان بۆ ئەوەی کە ئاشنا بن بەو ژمارە و داتایانی کە هەنە بەتایبەتیش ئەو کێشە سیاسی و ئابووری و ئەمنیانی کە لە نێوان هەرێم و بەغدادا دروست بووە. بەشێک لە ئەندامانی پێشووی پەرلەمانی عێراق کە بەشداری پانێڵەکە بوون و دەڵێن هێزە دەسەڵاتدارەکان نەوتیان کردە نەکبەتی بۆ هاوڵاتیان و بەشێکی تریش دەڵێن یەکڕیزی کورد لە بەغدا زۆر لاوازە. هۆکارەکەشی هەردوو حیزبی دەسەڵاتدارن. بەداخەوە ئەتوانم بڵێم یەکڕیزی کورد لە بەغا زۆر لاوازە و هۆکارەکەشی هەردوو لایانی سەرەکی دەسەڵاتدارن کە برادەرانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن لێرە لە هەرێم ناکۆکن ئەم ناکۆکیان گواستوێتەوە بۆ بەغا و کاریگەری زۆری کردووە لەسەر پێگە و سنگ و توانای کورد لە بەغا بەداخەوە. نەوت لە کوردستانە بۆ ئێمە بۆ بە نەکبەتی ینی نەوت من لە سەرەتای قسەکانمەوە وتم ئەو وڵاتانەی کە وڵاتانی نادیموکراتی نەوت ئەبێ بە هێن بەشێک لە خراپ بەکارهێنانی دەسەڵات بۆ واریداتی نەوت. لە ڕاستیان نەوت بۆ ئێمە دەرکەوت کە هەمووی نقمەتە هیچی نیعمەت نییە. هۆکارەکەی لەبەرەوەی دەسەڵاتێکی قۆڕخکار هەیە. چاودێرانی سیاسی پێیان وایە دوایین بڕیارەکانی دادگای فیدراڵی دڵخۆشکردن و لە پێناو خەڵکی کوردستاندان کە هەردوو حکوومەت پابەند دەکەن بە پێدانی موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیە.